لێرەیە پرسیارێ دروستە بێ ئایا مۆبایل ختمی قورآنی تایە وتاری تایە دەرسی تایە زۆر شتی تایە ئەو حکمەی هەیە ئەگەر بێت و شاشەکەی ڕووناک بێتەوە شتێ لەو بابەتانەی لەسەر بێ نابێتە تەوالێتەوە لەگەڵ خۆت بۆ نمونە شاشەکەی ڕووناکە بێتەوە نووسراوە ئەڵڵا چونکە تۆ لە گیرفان تا تەلەفۆنێ بۆیە نامەی مەسنجەرێ بۆی واتسەپێ بۆی ڤایبەرێ بۆیە شاشەکەی ڕووناکە بێتەوە ئەڵڵاکە دەرەکەوێت دروست نییەوە لە تاوالێت تا دەرکەوێت هیچ شتێک هەڵ نەگری کە ذیکری خوای پەروەردگاری تیا بێ هیچ شتێ هەڵ نەگری کە ذیکری خوای پەروەردگاری تیا بێ ئەنەسی کوڕی مالیکە فەرمێ کاتێک ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم چوو بۆ دەستگەیاندن بە ئاو کە ئێمەی لەگەڵا بووین ينزع خاتمه ويعطينا مستیلەکەی دائەکەند و ئەیە دەست ئێمە يعني مستیلەکەی چی لەنووسرابوو محمد رسول الله رسول محمد ئەفەرمێ دایەکەن ئەیدا بە ئێمە نێبردە ناو تەوالێت لەگەڵ خۆی لێرەیە پرسیارێ دروستە بێ ئایا مۆبایل ختمی قورآنی تایە وتاری تایە دەرسی تایە زۆر شتی تایە ئەو حکمەی هەیە ئەگەر بێت و شاشەکەی ڕووناک بێتەوە شتێ لەو بابەتانەی لەسەر بێ نابێتە تەوالێتەوە لەگەڵ خۆت بۆ نمونە شاشەکەی ڕووناکە بێتەوە نووسراوە ئەڵڵا چونکە تۆ لە گیرفان تا تەلەفۆنێ بۆیە نامەی مەسنجەرێ بۆی واتسەپێ بۆی ڤایبەرێ بۆیە شاشەکەی ڕووناکە بێتەوە ئەڵڵاکە دەرەکەوێت دروست نییەوە لە تاوالێت تا دەرکەوێت بۆیە هەوڵ بە یا ئەو شتانە مەخە سەر شاشەکەی باشە یاخود هەوڵ بدە نەیبێتە ناو تەوالێتەوە ئەگەر ئەزانی دەرەکەوێت بەڵام ئەگەر دەرنەکەوێ لە ناوە بێ مەخفی بێ ئەو کێشەی نییە چونکە ئەوانەی قورئانیان حیفظە و فەرمودەیان حیفظە ئەگەر وا بێ هەر نەچنە تەوالێتەوە دا بۆ ئەوە پەیوەندی بۆ بابەتەوە نییە چونکە ئەوە دیار نییە ئەمە ئەدەبی سێم